موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە هەمیشە وەک بابەتێکی هەسیار و گرنگ بۆ هاوڵاتیانی هەرێم سیر دەکرێت بەردەوام بۆتە قوربانی کێشمە سیاسیەکان هەرچەندە موچەی مانگی حوزەیران دابەش کرا بەڵام چارەنووسی موچەی مانکانی تەمووز و ئاب لە بەردەم ئاسۆیەکی ناڕوون و پڕ لە نادڵنیاییدایە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێی وایە دابەشکردنی ئەم دوو موچەیە ئەگەرێکی دوورە و دەکەوێتە نێوەن ململانە سیاسیەکانەوە. ئەم قێرانە ساڵانێکی زۆرە نزیکەی 10 ساڵ 12 ساڵە بێت لە هەرێمی کوردستانە بە ناوی لێبڕێن و بە ناوی پاشەکەوت و بە ناوی خەرج نەکردنەوە گرفتەکە هەیە. بۆیە ئەتوانین بڵێن هیچ زەمانەتێک نییە بۆ مانکانی داهاتوو بەداخەوە هەموو مانگێک پێویستی بەڕێکەوتن و ساردانی و بەردەوامی وەفتەکان هەیە. ئەمیش بەهۆی پابند نەبوونی هەردوو لاوایە. پرسی موچەی مانگەکانی 7 و 8 بەسراوەتەوە بەڕادەستکردنی نەوت و داهاتی نانەوتی کە هێشتا جێبەجێ نەکراوە و ئەمە ژوای کردووە ئەم دوو موچەیە لە بەردەم چارەنووسێکی نادیاردا بمێنێتەوە. پسپۆڕێکی ئابووری هۆشداری دەدات لەوەی کە نەهاتنی موچەی مانگەکانی داهاتوو دەبێتە هۆی سەرهەڵدانی کێشەی کۆمەڵاتی قوڵ. تاخیرکردن و دواخستنی موچەش نەک شتێکی خراپە بەڵکو کارەسات دەنێوێتە لە نێوان خێزانەکان. بێگومان کۆمەڵێک دەرهاویشتەی تری بە دووادادێ. بێگومان ئەو قەرزکردن و جیابوونەوەی کۆمەڵایەتی و دزی و جەردەی و ئەوانەی هەموو بە دووادادێ. شەڕ و ئاژاوە و ئەمە بە دوای خۆی داڕادەچێشێ. لەبەرەوە پێویستە لەسەر حکومەت موچەی فەرمانبەران لە کاتی دیاریکراوی خۆیدا بدات. بێگومان ئەگەر بێت و موچەی مانجی 7 وەکو مانجی 5 و 6 لێبێ ئەمە کارەساتەکە گەورەتر دەبێت. لەبەرەوە ئێستا فەرمانبەران کە هەتا ئێستا موچەی مانجی 6 وەردەگرن ئەوە بە قەرزیان شتیان بە قەرز کڕیوە و قەرزاری بازاڕن. لەبەرەوە ئەو موچەیە بەس بۆ قەرزدانەوەیە. موچەی 7 و 8 ئەگەر بدرێ لە کاتی خۆیدا ئەوسا تۆزێک فەرمانبەران دێنەوە وەزعی ئاسایی خۆیان. ئەم دۆخەنە لەبارە ئاماژەیەکی مەترسیدارە لە کاریگەریە نەرێنیەکانی ململانە سیاسیەکان لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان. بە گرنگ دەزاندرێت لانە پەیوەندیدارەکان بەغدا و هەولێر بە زووی چارەسەرێکی بەپەلە بدۆزنەوە بۆ ئەم کێشەیە پێش ئەوەی قەیرانەکە زیاتر پەرە بسێنێت و کاریگەریە کۆمەڵاتیەکانی گەورەتر بێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.